السلام عليكم مامۆستا هیوان باشیتانێ ئینشاڵڵا. مامۆسای ڕێزدارم لە بەشێکتر لە فیدباکەکانم کە بەڵای من فیدباک شتێکی گرینگە چونکە لەبەر دوو خاڵ هەم بە ئەوەی کە ئێوە ئەو هەموو ماندووبوونەتان پێبەخشیوین و بەڕاستی نەنگیە و عیبیە کە ئەگەر من سوودێکم بینیوە بۆ ئێوەی ناڵێم دووەمیش بەرەو پێش دەبا لە کارێکە و بەڕاستی خولی شالەکردنەوە جووا دروست کراوە وها سیستەمەکە ڕێکخراوە کە ئەگەر کەسێک بەشدار بێ مستەحیلە لە ئاستێکا بەڵسەوە بڵێ ئیتر فیدباکم نییە، ئیتر من هیچ قسە ناکەم لەوەی کە چ سوودێکم بینیوە جیاواز لە هەموو خولەکانی تر کە بەڕاستی من تعجوبی بەسی ئەوەم. وەروەها مامۆستا قسەکەم لەسەر چییە؟ من ئەلحەمدولیلا دەچین لە پۆلی 11 کە بە تەکنیکەکانی یادگە دەرچوین بە سەداسەد ئەوە واڵم ئەگەر ئەوانە نەبووە باوەڕکەن دەرناچووم. دوای تریش ئێستا توان بڵێم پۆلی 12 باشە بەشێک لە پۆلی 12کان بێ لە خولی چالاکردنەوە سەر لە خۆیان تێگەدانیان خۆیان ئەشێوێنن چی بکەم چی نەکەم قەلەقیان بۆ دروستە بێ و ئەم شتانە سەریان لێوە تۆ یەک ئیترش خەویان نامێنێ هەر لە سەرەتای پۆلی 12 ئیتر دوێ ئەوە بەشداری هەندێک سیمینارەکەن کە ئەو سیمینارانە سوودێکی لەوانەیە هەندانێکی هەبێ باوەڕ ناکەم شتێکی وەها بگۆڕێت. جا منیش بەڕاستی قسەکەم لەسەرەوەیە دەمێک بوو نەچووم بۆ سیمینار و گوێم لە کەسێ نەگرتووە ڕوبەڕوو هەر بە ئۆنلاین دەرزمە خوێند ئیتر حەزم لێی بوو بچم زانم چییە هەم دکتۆر بەختیار و مامۆستا زرێنگیشی لێبوو شتێکی خۆش بوو. ئیتر چووین بۆ ئەوێ بەڕاستی مامۆستا هەر وشەیەکیان ئەوت هەر کەلیمەیەک یعنی ئەها پیت هەر پیتێکیان ئەوت من هەموویم ئەزانی هەمووی ئێوە لە چالاکردنەوە بە تەفاسیلی باسان کردبوو. یەکێک لەو شتانە وشەیەک هەیە وشەی سوات SOWT ئەم وشەیە مامۆستا عەتا لە زوومێکا باسی کردبوو لەوێ لەوانەیە هەندێک خوێندکار هەبوو بێ سەرەتا بینی بێتیان بەڵام من ئەمە ئەسڵان پێشتر بەجێبەجێشم کردووە ئەوش لە ڕێگەی ئێوە و باسی تایم مانیجمنتیانە کرد کە من پێشتر ئەسڵن نەمزانیوە تایم مانیجمنت چییە بۆیە ئێستا ئەلحەمدولیلا زۆر بەباشیە زانین و هەندێک لە تەکنیکەکانیشمان وەرگرتووە. اینجا دوای ئەوەش یعنی بەڕاستی بێزار بووم لە سیمینارەکە چونکە من هەموویم ئەزانی هەر وەکو بیرهێنانەوەیەک بووم بەڵام بەقەدەر شتەکانی ئێوە سوودی نەبوو. ئاخر چی لە سیمینارێکی 3 ساعتی تۆ ئەتەوێت سوودێکی زۆر گەورە بین چی لەوەی کە وا من ساڵێکە لە ناو چالاکردنەوەم بە تایبەتی ئامادەی ساڵێکە من لە ناو چالاکردنەوە مامۆستا ئەوە دەرز ئەڵێ هەم لە پێشکەوتوو هەم لە ئامادەی هەم لە قسەکانی مامۆستا عەتا هەمووی یعنی زۆر گەورەیە تۆ ساڵێک مقارنەی 3 ساعت بکەی هەرگیز ناکرێ. بۆیە بەڕاستی ئەگەر یەک جیاوازی هەیە لە خول کەسێک کە لە پۆلی 10 بێ بەشداری کردبێ 360,000دا باشە من ئەو کاتێککە بەشداریم کرد لە پۆلی یعنی لە هامینی پۆلی 11 بووم 360,000دا وتیان زۆرە و نازانم چی و ئەم شتانە هیچ بە قسەم نەکردن بەشداریم کرد باشە بەس وەڵڵاهی بەقەدەر ملیۆنێکیش قەرەبووی بۆ کردمەوە یعنی چی لەوە گەورەتر مامۆستا من پێشتر ئینشایەک ئەبوایە 2 هەفتە پێش ئەوە بووم وتیان مامۆستا چ ئینشایەک ئەهێنیتەوە بۆی من لەبەریکەم باوەڕەکەن نیو سەعاتی ماوە بۆ ئیمتیحان و سعیکی باشیشم نەکردبوو لە عەرەبیە چونکە نازم شتێکم بۆ هات ئیتر نەمکرد سعی هەتاوەکو سعات 4 بەیانی هەستام تا کاتی مەکتەب ئیتر ئەوە بووم ئینشاکە لە نیو سعاتی پێش مەکتەبە لەبەرم کرد ئەلحەمدولیلا هەرچەنە من زۆر خراپبووم لە عەرەبیە و ڕۆژانە هیچ لە بابەتەکان تێناگەیشتم بە تۆزە یوتیوب و ئەم شتانە لە ماڵەوە خەریک بووم ئەلحەمدولیلا 33 هێنا لە ئیمتیحانەکە بۆ من زۆر گەورە بوو چونکە من سعیم ناکرد ئەگەر سعیم کردایشی زۆر گەورە بوو. جا خۆی گەورە سەلامەتتان کە ئەها مامۆستا لەسەر لە ناخی دڵمەوە ئەڵێم ناخی دڵەوە خۆی گەورە چی باشە ئەوە بەنسیبتان بکات چی باشە ئەوەتان بۆ بخاتە بەردەم کار ئاسانێکی وەهاتان بکە کە خۆشتان باوەڕی پێ نەکەن یعنی بەڕاستی من ئەمەندە لەلای دۆستانم لەلای خزمەکانم باسی ئەوە ئەکەم کە ئێوە چەند باشن بەشداری بکەن
ینی جاروەیە گاڵتم پێکەن ینی من پێشتر لە خولی زمانە بەشداریم کردبوو لە ساڵانی پێشوە 140,000 مامۆساگیان 3 وشە فێر بووم 3 ینی لە 140,000 3 وشە فێربی باشە زۆر جارەڵێن ئەوان 360,000 لە تۆ وەرگرتووە قابلە خزمەتە ناکەن و یارمەتی بدەن نەخێر من زۆر هەڵەیە ئەی بۆچی من پێشتر 140,000دا بۆ چەند مانگێکی زۆر سەرەکەی لێ هیچ خزمەتیان نەکردی و بەڵکو 2 وشە فێر بکەی ساسان و 2 شەشم بیر نەماوە ینی بێ بەرنامە بێ هیچ شتێ بەڵام سەرەکەی لە چالاکردنەوە ستافێکی گەورە دانیشتون پلان دانێن بۆی تۆ چی بکەیت و چۆن پەرە پێ بدەن ئیتر بەڕاستی سوودەکانی باز ناکرێ و ئینشاڵڵا لە داهاتووشە کاتێک لە پۆلی 12 نمرەیەکی زۆرم هێنا دێمەوە خزمەتتان هەر بەم شێوەیە فیدباکە دەم ئەوەش بزانن مامۆساگیان من هەرگیز پلانی ئەوە لە مێشکمانە بووە کە دەرەجەی بەرز بێنم و هەرگیز باوەڕم بەخۆم نەکردووە کە بتوانم دەرەجەی بەرز بێنم بەڵام ئێستا زۆر باوەڕم بەخۆمە کە بە سپرایزی زۆر گەورەشەوە بینەوە ئەلحەمدولیلا خۆی گەورە من داوای تەنها یەک شتم لێ کرد بەڵام ئەو چالاکنەوەی بە شایستەدانم لێرە شتێکی زۆر جوان هەیە خۆی گەورە ئێوەی بۆ کەسێک پێشنیار کردووە کەواتە ئێوە زۆر گەورن ئەمە شتێکی زۆر جوانە لای من بارك الله فيكم والسلام عليكم ورحمة الله وبركاته